ئازیزان لەگەڵ ئەوەی کە باسمان کرد گوتمان ئەمریکیەکان تا ڕادەیەکی کەم خواردنی بیانی دەخۆن ژەمی بەیانیان زۆر کەمە بەپێی ئامارێک دەگوترێت کە هەر تاکێکی ئەمریکی لە هەفتەیەک لەوانەیە 3000 خواردنی بیانی بخوات بەڵام لەگەڵ ئەوەشدا بابەیەکەوە بزانین ئەمریکیەکان ئەگەر نانی بیانی بخۆن چی دەخۆن یەکێک لەو شوێنانەی کە بەناوبانگەوە لە خزمەتکردن و پێشکەشکردنی خواردنی بیانیان لە ئەمریکا IHOP International House of Pancake یاخود IHOP کە ئەمە بەناوبانگە لە ئەمریکا زۆربەی ئەمریکیەکان خواردنی بیانی ئەگەر بخۆن ئەوە لێرە دەیخۆن ئێستا تۆزێک ترێمە دەچینە ژوورەوە بزانین زۆری ئەو خواردنانەی کە لە بیانی پێشکەش دەکرێت لە IHOP چۆنە ئەمە مێنوەکەی ئێستا باسی دەکەین سەیری خواردنەکان دەکەی کە بەم ژوورن لێرە مێنوەکانی خواردنی بیانیان بەم شێوەیە ئەگەر سەیریکەن من لەوانەیە بە شێوەیەکی گشتی ئەمانە باز دەکرێن من ئەمە باسەکەم ئێستا لێرە right okay hello good morning good morning afternoon so I just wanted to order the country fried steak which is comes with a pancake eggs and hash browns. That's it. How do you want your eggs? Kind of medium over medium So coffee, one coffee and roast. We have a roast coffee, right? yes. Thank you, ma'am. من داوای پلیتێکم کرد کە ئەو پێستی بەرازەکەی تێدا نەبی من داوای پلیتێکم کە پانکیکە لەگەڵ هاش براون ئەوی پەتاتەی سوکراوە بەڵام هاڕاوە و هەروەها لەگەڵ هێرکە یەکمان ئەو پانکیکە وەکو کولێرە وایە کە بە شیرێکی تایبەتی پێدا دەکەن لێرە لە دارێک دروستەکرێت مەیپڵ سیرەپی پێ دەکەن زۆر بەتامە ئەمریکیەکان بەیانیان ئەگەر نان بخۆن بەبێ ئەو پانکیکە نان ناخۆن ئەگەر نانی بەیانی